لە زمانی هەرە بەرپرسە باڵەکانی حکوومەتی ئەنقەرەوە یەکلایی بۆتەوە کە ئەوان بە هاوکاری دۆستەکانیان ئەم جۆرە لە لەشکر کێشی و پەلامەردان و داگیرکاریان ئەنجامداوە. دۆستەکانی وان مەگەرچێن. دۆستەکانی ئەوان تەنها بریتین لەو هێزە مرتەزەقە نافەرمیانەی کە لە باکووری سووریا لە باکووری عێراق بە جۆرێک لە جۆرەکان هەرێکی بە پێی ئاستی جیاوازی خۆی لە وجودی لە هێزی لە حەجمی لە قەبارەی پاشکۆی ئەو استراتیژێتی حکوومەتی ئەنقەرەیە و هەمووشمان نەزانین بە ئامانجی چییە. لەبەرەوە مەسلەی یەکلاییکردنەوە من پێم وایە ئەوانەی کە تەنها لە زمانی خۆیانەوەی ڕاگەیەنراوە کافیە بۆ ئەوەی کە ئێمە ینی بڕوای تەواومان هەبێ بەوەی کە پەدەکە بەشدارێکی فعلی ئەو لەشکرکێشی و داگیرکاری و دوژمنکاریەیە کە بەرامبەر بە کەجەکە و بەرامبەر بە مەهەپە و بەرامبەر ینی با بڵێن هەپەگە و بەرامبەر بە پەکەکەش ئەنجامەدرێت. ئەمە یەکلایی بۆتەوە وامە یەکەم جاریشانیەوە لە هەموو ئۆپەراسیۆنەکانی ڕابردووی تریشە بە جۆرێک لە جۆرەکان بەشدار بوون و ئەوەی کە ئەم جارە ڕجێ ئەکاتەوە لە جاری پێشوو ئەوەیە کە کەجەکە لە بەیاننامەیەکی فەرمی خۆیان زۆر لە پێشوەخت ڕایگەیان کە ئارتەشی تورک بە تەمای لەشکرکێشی و ئەنجامدانی ئۆپەراسیۆنە و پەدەکە یەکێکە بێ لەو هێزانەی کە بەشداری ئەکات لەم لەشکرکێشی و ئەنجامدانی ئۆپەراسیۆنە سەربازیە داگیرکاری. مەترسیەکانی ئەم لەشکرکێشیە وەک ئەوەی کە لە استراتیژیەتی سەربازی حکوومەتی ئەنقەرەوە ئاماژەی پێ ئەکرێت و خوێندەوەی بۆ ئەکرێت ئەوەیە کە چنگی قفڵ وەک ئەنجامدانی قۆناغی کۆتایی ئەو ئۆپەراسیۆنە سەربازیانەیە کە ئەتوانێت دوا منفەز و ڕێگای پەیوەندی نێوان قەندیل بە باکوور و قەندیل بە خۆراوای کوردستانەوە قفڵ بکات و هەر تەسمیەکەشی لەسەرم ئەساسە هاتووە. چونکە بەپێی تێڕوانین و بەپێی کار و کردی ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ڕابردوو لە هەر ئۆپەراسیۆنێکە قۆناغێک لە قۆناغەکانی ئەم ئەجەندە استراتیژیێتە سەربازیە ئەنجام دراوە. قۆناغ بە قۆناغ ڕۆیوە تا قۆناغی ئەخیریان کە بریتە لە چنگی قفڵ. چنگی قفڵ مەبەستی لەوەیە کە ئیتر دوای منفەس کە قەندیل ئەبەستێتەوە بە باکوورەوە یاخود ئەبەستێتەوە بە هاتوچۆی بۆ ڕۆژاوای کوردستانەوە کۆتایی پێ هاتووە و ئیتر لەوێ بەدواوە هیچ ڕێگەیەک نامێنێتەوە کە بە تێڕوانینی سەربازی و هەواڵگری سەربازی تورکی کە ئیتر لەوێەوە با بڵێن گەریلا بتوانێت بچێتە ناو باکوورەوە یاخود جوڵەی هەبێت بەرەو خۆرئاوای کوردستان کە من پێم وایە لە ئەساسە ئەمە پاساوە هەرە ئەساسی و سەرەکیەکەیە بۆ شتی ترە ئەویشەوەیە کە لەگەڵ پەدەکەیە ڕێکەوتنێکی ئابووری هەیە کە گەیاندنی هێڵی گازی لە باکووری عێراقەوە بە تورکیایە بۆ ئەوروپا ببێتە جێگرەوەی ئەو پرسەی کە پەیوەندی بە پرسی وزەوە هەیە لەگەڵ ڕووسایە هەروەکو چۆن قەیرانی ئۆکرانیا بۆتە هۆکارێکی ئەساسی ئەم مەسەلەیە و ئەو کاردانەوانەی کە چێ ئەوروپا و چێ ئەمریکا هەیەنە بەرامبەر بە ڕووسیا لە پەیوەندیە بە قەیرانی ئۆکراینەوە یەکێک لەوانە بریتە لە ئابلوقەی ئابووری بۆ سەر ئەم وڵاتە و ئەمە وای کردووە کە ینی بیرکردنەوەیکی جدی هەبێت لە تێڕوانینی غەربیەکانەوە بەگشتی بۆ دۆزینەوەی بەدیلی سەرچاوەکانی وزەی ڕووسی و حکوومەتی ئەنقەرە پێی وایە ئەتوانێت یەکێک بێ لەو کاراکتەرانەی کە ئەتوانێت کۆمەک بە دۆزینەوەی ئەم ئەڵتەرناتیڤە بکات و هە لە سەرم ئەساسەشە کە سەردانە مەکوکیەکانی مەسرور بارزانی یەک بە دوایەک بۆ ئیمارات و بۆ ئەنقەرە و لە دوایین جاریشان بۆ بەریتانیا دەست پێکات و لە پرێس کۆنفرانسەکەی چاتام هاوسیشە بە ئاشکرا مەسرور بارزانی ئەمەی نەشاردوتوانێت و باسی لێوا کاتواڵێ ئێمە ئەتوانین ببینە سەرچاوی دابینکردنی گازی سروشتی بۆ هەموو جیهان و ئەوروپا بە تایبەتیش حقیقەتێکێ بێ ئاگادار بین یعنی استراتیژیەتی عوسمانی نوێ لە ئەنقەرەوە استراتیژیەتێکی داگیرکاریە پەیوەندی بە هیچ پرسێکی ناوخۆیی تەنانەت تورکیاشەوە نەماوە ئەگەر ئێمە وجودی پرسی کورد لە ناوخۆی تورکیایە
تەماشا بکەین ئەم پرسە لەسەر بنەمایەکی ئاشتیانەی دیموکراسیانەی مەدەنیانە توانستی ئەوە هەیە بۆ چارەسەرکردنی باشە بەڵام ئەوەی کە ئەی بینین لەسەر ئەرزی واقع ئەو استراتیژێتە داگیرکاریە کە حکوومەتی ئەنقەرە پەیڕەوی ئەکات و بەتەنها بە داگیرکردنی باکووری عراقیشەوە ناوەسێ بەڵکە پەلە کێشە بۆ داگیرکردنی باکووری سووریاش و ئامانج لەم مەسلەیە هەروەکو یەکێک لە ڕەهەندە استراتیژیەکانی پەیوەندی بە پرۆژەی ئاڤاکۆیەوە هەیە کە قوڵایی 120 کیلۆمەترە لە بابلین لەسەر سنوورەوانێ بۆ دەڤەری شنگال ئەمە بریتە لە ئەنجامدان و یاخود ڕێخستنی هێڵێکی ئابووری استراتیژی کە ئاستی پەیوەندیە بازرگانی و ئابوووریەکانی تورکیا لەگەڵ عێراق و لە ڕێگەی عێراقی شەوانەوە دەوڵەتانی کەندا و بەرز کاتەوە بۆ بەهای ملیارەها دۆلار لەبەرەوە ئەم مەسلەیە پەیوەندی بە کۆنتترۆلکردنی ئەو یەدەکە غازیەوە هەیە کە لە دەشتایەکانی ئەنبارە باسی لێەوە ئەکرێت وە بە ملیارەها مەترسێجا هەژمار ئەکرێت لەبەر ئەوەی کە مەسەرە لە شکرکێشەی عێراق یاخود بەریەککەوتنی سوپای عێراق لەگەڵ یەکینەکانی پاراستنی شنگالە ئەتوانین بە جیاوازە سەیری بکەین ڕەنگە ئەم مەسلەیە زیاتر پەیوەندی بە ئەو بەریەککەوتن و تەفاوز و ململانیە سیاسیانەوە هەبێت لەلایەن کتلەکانەوانێک کە ئێستا لە ئارادایە بۆ پێکێنانی کابینەوەی وزاری حکوومەتی فدرال و ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ینی پەنجەی تۆمەت بۆ مستەفا کازمی ڕابکێشرێت کە لەگەڵ هاوپەیمانی سێ قۆڵی سەدر حەلبوسی بارزانیە نەوعانما ناچار کرابێ بەوەی کە ئەم جوڵە سەربازیە بۆ ڕازیکردنی دڵی ئەوان ئەنجام بدات لە پێناو لەلایەن مستەفا کازمیەوە لەلایەن هاوپەیمانی سێ قۆڵیەوە یاخود بەنەوەک لە نەوەکان لە دەرەوەی فشارێک خوڕێکەوتنێکی خود بە خود ڕوویابێ ئەوەم بۆ بکە ئەوت بۆ کەمەکم و مەسلەی وەرگتن و پاداشتی هەر هاوکێشەیەک بەدڵنیاییەوە ئەو پاشنەی کە لە پشتی هاوپەیمانەتی سێ قۆڵیەوە هەیە باشرا دیارە کە کاریگەری هەرێمایەتیەوە لەلا بە دیاریکراویش کاریگەری استراتیژیەتی تورکیە لەسەر ئەم هاوپەیمانەتی بۆ لەبەرەوەی لایەنە سەرەکیەکانی پێکێنەری هاوپەیمانی سێ قۆڵی چێن پارتیە بە کۆمەڵێک ڕەوتی تورکمانیەوە و با بڵێن ڕەوتی سونەکانە بەگشتی و تەیاری سەدریە ئەگەر دیقەتی بیت دوو لەسەر سێی ئەو پانتایی کە ئەم هاوپەیمانەتیە سیاسی پێگەێنێت کە بە ناوی ڕزگاری نیشتیمانەوانەیە ئەشمار کراوە لەو ڕەوت و هێز و لایەنە سیاسی و مەزەبیانە پێکاتووە کە ڕاستەوخۆ مەسەرەن هەژمونگەرایی و استراتیژێتی سیاسی حکوومەتی ئەنقەرە بەسەریان نازاڵە هەنی پەدەکە لە دەرەوەی استراتیژێتی حکوومەتی ئەنقەرە شتێک نامێنێتەوە کە باسە سەرجودی پەدەکە بکەیتایە و ڕەوتی سونی بە ئاشکرا ئێمازانێن ینی تەنانەت دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی کۆتایی مەسەرەن نزیکەی 42 ئەندامی ئەم بەرەیە ینی دیدار و کۆبوونەوە ئەمانەیان لە ئەنقەرە ئەنجام داوە کە لە هیچ شوێنێکی دینایشتیوانە ئەمەژەوە حەقیقتا سەلمێنێت کە ئەمانە لە ژێر کاریگەری استراتیژێتی حکوومەتی ئەنقەرەیە جوڵاکەن لەبەرەوە من پێم وایە ئەمە حافزی ئەساسیە پاڵنەری ئەساسیە بۆ ئەوەی کە ئەم بەریەکەوتنە لەگەڵ یەکینەکانی پاراستنی شنگال لە ڕووبات چونکە لەبیرمان نەچێت مەسەرەن یەکینەکانی پاراستنی شنگال دوای ئەوەی کە لە شکرکێشی ترۆر بۆ ئەو ناوچەیە دەست پێ ئەکات و زەرور و زیانێکی زۆر لە خەڵکی سیڤیلی ئەو سنوورە ئەدرێت یەکینەکانی پاراستنی شنگال وەک یەکینەیەکی ئازادیخواز و سربەخۆ دێتەکایەوە بۆ ڕوبەڕووبنەوەی ترۆر و هەر ئەمەش وای کردووە کە تێگەیشتێکی باشی هەبێت لەگەڵ با بڵێن یەکەکانی حەزی شعبی عێراقیە و یارمەتی بدرێن و هاوکاری بکرێن و حتا تەنانەت لە هەندێک ئاستا چەک و تەقەمەنیشان پێ بدرێت لەلایەن حەزی شعبیەوە لەبەرەوە ئەم یەکینانە وەکو
بەشێک لە موجودە سەربازیە بەرگری کاریە ناسراون ینی مەسەرەن یەکەیەکی سەربازی نامۆ نین بە ناوچەکە بە دەڤەرەکە بەڵێ بە دڵنیاییەوە تۆمەتەکانە بێ بەتاڵ بن بۆ لەبەرەوەی ئەگەر ئەمانە لە دەرەوەی ئەم موجودی سیستمی بەرگریە عێراقیە فدرالیە بوونیان هەیە بۆ تا ئێستا لیان قوبوڵ کراوە کە ئەمانە شان بەشانی هێزەکانی سوپای عێراقی و تەنانەت هێزی پێشمەرگەش و تەنانەت حەزی شعبیش مەسەرەن شان بەشانی ئەوان لە یەک سەنگەرە ڕوبەڕووبر ترۆر بوونەتەوە ینی بەشێکی دانەبراو نین لە مەسەلەکە وەڵای خۆ مەسلەی سیناریۆ مفەبرەکەەکانی دەستگای خەواڵگری و پاراستنی پەدەکە ئەوەندە لە ماوەی ڕابردووە شتی عەجیب و غەریبی تیا بۆ هیچ بە دوور نازانرێ و چاوەڕوان کراویشە ینی جۆرێکی تر لەم سیناریۆیانە ینی نمایش بکرێت من پێم وایە پاڵنەری هەرە ئەساسی بۆ ئەم جۆرە ینی پیشاندانی سیناریۆیانە تەنها و تەنها ئیشکردنە لەسەرەوەی کە پاساوی ئەو چەتەیی و کرێگرتەیە بخۆت بیتوانێت کە بۆ ئەرتەشی تورک ئەنجام بداوە ئەجینا هیچ مبەڕێراتێک نییە بۆ ئەم جۆرە لە پیشاندان و یاخود ناشرینکردنی هێزێکی نەتەوەی یاخود هێزێکی وڵات پارێزی نیشتیمان پەروەر کە دەیان و سەدان و هەزاران ڕۆڵی ئەم نیشتیمانە لەو ڕێبازەوانە جانی خۆیان بەخت کردووە لە پێناو پاراستنی ئازادی و کەرامەت و ناموسی ئەمگەلەیە و لە ماوەی ڕابردووشە لە کۆی ئەو قەیرانانەی کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستانەوە هەبووە هێزەکانی پاراستنی گەل و هەپەگە و واپەکەکە لەسەر مەشقی ئەو هێزانە بوون کە هاتوون داکۆچیان لە پاراستنی ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی هەرێمی کوردستان و باشوور کردووە ئەجەبە هێزێک کە ئەمە هەڵوێست و ئەمە بەرخۆدان و ئەمە خاوەنددارێتی و ئەمە وە قوربانیشان داوە ینی شەهید و برینداریش زۆریشان داوە لەم پێناوەیە جەنگی ترۆر باشتری شایەتی حاڵە من بڕوا ناکەم هیچ پێویستی بەوە هەبێت کە جۆرێک لەم کار و کردوانە ئەنجام بدات یاخود هەر لە ئەساسەوە بڕوای پێی هەبێت ینی مەسەرەن ئەو ئەگەر پێویستایە پەلاماری باشوور بدات چ پێویستێکی بەوە هەبوو کە بەرگری لێ بکە ئەگەر ئەو وەکو دوژمنێکی استراتیژی ئیدارە و قەوارەی ئەم هەرێمە تا ئێستا لە ماوەی ڕابردووە بچووکترین لەمس هەیە بەوەی کە وەکو دوژمنێک مامەڵی کرد بێت ئەو کاتە ڕێتی ئەچێ بڵێن وەڵایی ئەشێ ئەمە شتێکی وا لە بەرنامەی پەکەکە یاخود لە بەرنامەی کەجەکەیە هەبوو بێت بۆیە ئەمجا ئەمە دیوێشی مەسەلەکەیە لایەنێکی تری ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایش وەک دامەزراوەیەکی حکومی ئایا ئەم پرسە ڕائەگەیەنێ و یەکلایی ئەکاتەوە یاخود هێزێکی دیاریکراوی کرێگرتەی وەکو پەدەکە دێت بە ناوی ئەنجومەنی ئاسایشەوە ئەم شتە ئەخاتە ڕوو چونکە ئێمە زانین حکوومەتی هەرێم حکوومەتێکی ئیتلافیە زیاد لە لایەنێک و دوانوسیانی سیاسی کوردستانی تایە بەشدارە لە باشوورە ئایا ئەوانی کە ئەڵێن چی لەبارەی ئەم پرسەوە چونکە ئەنجومەنی ئاسایش خۆ وازەحە ینی ئەندامەکانی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان معلومە کە کێوچەن و زۆر جاریش ڕووی داوە کە بە ناوی ئەنجومەنی ئاسایشەوە شت بڵاو کراوەوە ئەندامە سەرەکیەکانیش بێبەری خۆیان لەو جۆرە لێدوان و ڕاگەیاندانە ڕاگەیاندووە چکەم حکوومەتە حکوومەتێکی ئیتلافیە ئەگەر کۆی هێزولایەنە سیاسەکانی بەشداربووتایە ئەم مەسەلەی یەکلایی نەکەنەوە لەبەرەوە ناکرێتەوە یەک تاکەلایەنێک بێت بە ناوی حکوومەتەکەەوە ئەم جۆرە ڕاگەیاندانە ئەنجام بدات دوایەوە ئەگەر شتێکی وا هەیە یعنی بۆ تەنها ئیکتیفا بە ڕاگەیاندێک و بێدیعا دەکرێت ئەیبەر پرسیارەتەکانی لێپرسینەوە و سزادان و کۆمەڵێک مەسائلی تر کە ئەمێ دیعا ئەخاتە خانەی تاوانکاریەوە ئەمە ئەو دوای ئەوە تۆ ینی لە مخاتەبەکردنی پەکەکەیە وەڵامی چی دووەرگرتووە لەبارەی ئەم پرسەوە ئەمانە هەمویان گرنگن و حتا لە ڕووی ئیجراعاتی جینایی شەوانەی ئێمە ئەگەر قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەین ئەبعادی تری هەیە بۆ تەنها ئەگەنجومەنی ئاسایشێرە بۆ تەنها ئیکتیفا بە مەسەلەی لێدوانێکەکەی ئەی دوای ئەوە بێ باشە خۆی مەژەڵێ وەڵا ئەوە ئێرانیش مەجموعەیە موشەشی نا بە ماڵی شێخباز و کۆمپانیای کارەوە ئەی دوایەوە ئەی لێ کۆڵینەوەکانچی بەسەر هاو ئەی تەخەسی حقایقەکان ئەی دوایەوە مەسەلانە مەسائلی سیادی عراقین بۆچی تۆ ئەگەر ڕاستەکەیتەوە ئەوەنجە جدید لە مەسەلەکەیە بۆچی مەسەلەن هێزی فدرالی بەشدار نیە لە مەسەلێ
بۆ تەنها تۆ خۆت دێ دەبی بە کەواسووری بەلەشکر و لە جیاتی کۆی هێز ویلایەنەکان و حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیش ڕاگەیاندنێک بڵاوەکەیتەوە. دوایەوە پەکەکەیشی بەمە چییە؟ ینی با بێن ئێمە قسە لەسەرەوە بکەینانی بۆ بێ پەکەکە مەسەرەن کردەوەیکی با بڵێن ترۆریستی بە گازی چیمیایی بەرامبەر بە باشوور ئەنجام بدات. دەکاتێکە لە ناخۆشترین و چارەنووسسترین ساتە وەختەکانی پەلاماردانی ترۆرە بۆ باشوور هێزەکانی پەکەکە و هەواڵانی گەریلە لە پێشەوەی سەنگەرەکانی بەرگری وەرخۆدان بوون لە باشوور. ینی ئەمە من پێم وایە ینی تەنها و تەنها هەوڵدانێکە بۆ لەلایەک بۆ ناشینکردنی ئەم هێزە نەتەوەی و نیشتیمان پەروەرە، لەلایەکی تریشەوە پاساودانەوەی ئەو مامەڵەکردنە ئیرتیزاقیە کرێگرتەیەیە کە بە سیفەتی کەواسووری بە لەشکر و ئەرتەشی تورک پەدەکە دەستی داوەتێ. هیچ تەفسیرێکە هەڵناگرێت. ینی گەریلای هێزێکی چەکداری شۆڕژێری دامەزراوە و ئەمە یەکەم جاریشی نییە دەست و پەنجە لەگەڵ پرسی چیمەبارانکردن و بەکارهێنانی چەشی قەدەغەکراویشە ینی بکات. و پێشتر ئەمە تەجروبەیەکی دوور و درێژی هەیە لەگەڵ ئەرتەشی تورکا بەرامبەر بەم پرسانە. لەبەرەوە گەر ئامادەکاریەکی هەبێ پێویستی بەوە نییە تێگەی مەسەرەن تۆ بێ تەفسیرات و تحلیلاتی بۆ بکەیت. ئەو خۆی هێزێکی چەکداری دامەزراوە و بەرنامە و ئەجەندا و استراتیژی کارکردنی خۆی هەیە و لە ڕوبەڕووبوونەوەکانیشە ئەبینین ینی سەرکەوتنەکانی تۆمارکردنی سەرکەوتنەکان لەسەر چه ئەساسێک. ئەگەر ئەم هێزێکی دامەزراو نەبێت و ئەجەندای سیاسی و استراتیژی سەربازی تابێت بەخۆی نەبێت، چۆن نتوانێت بەرگەی ئەم هەموو ئۆپەراسیۆن و بەرگەی ئەم هەموو ڕوبەڕووبوونەوەی بەرامبەر بە هێزێکی بە تایبەتی وەکو ناتۆ هێزێکی وەکو ئەرتەشی تورک بگرێت کە باز لەوە ئەکرێت لە پێشینەی هێزە گەورە و دیارەکانی ناو هاوپەیمانەتی ناتۆیە. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم ینی هیچ بڕۆ متمانەیەکم بۆ مەسەلەیە نییە وانی حتا بە دووری نازانم تێگەی پەدەکە خۆی مجموعەیە قیناعی بردبێت لەو شاخە دەیگەی بڵێ وڵا دوایی بانگەشەی ئەوەی بۆ بکە بڵێ وڵا من ئەمانم لە لای پەکەکە دەست بەسەراگرتووە. دوایەوە گەر ئەرتەشی تورک مەسەرەن جارێک و دوانووسیان لە ڕابردووە چەکی چیمیایی و پسپۆری بەکارهێنا بێت، نازانم بۆ ئەبێ حرام بێت لە هێزێکە خاوەنددارەتی لە خەبات و لە ڕەوایەتی پرسێک و ینی تێکۆشانێک ئەکات بۆچی مافیەوەی نەدەیتێتەوە ئەگەر مەسەنە قیراعێکی بەدەستەوە بێ بەرگری لە خۆی پێ بکە. ینی پرسیارەکەمەیە مەسەرەن ئەم هێزە عەجەبا مافیەوەی نییە لە کاتێکا کە دوژمنێکی داگیرکاری استراتیژی سەرسەخت بە هەموو چەشێکی قەدەغەکرا و مامەڵە لەگەڵ وجودی ئەم هێزە ینی شۆڕژگێڕە بەرگری کارەیە ئەکات. بۆچی ئەم هێزە بەرگری کارە مافی ئەوەی نییە کە تۆ ینی ڕەوایەتی پێبەی ئەگەر کەرەسەکانی خۆپاراستنی لە بەردەسا هەبێ. ئەمە لەلایەک لەلایەشکە تۆ لە بری ئەوەی کە دەیت ئیدانەی ئەم ئەەکەی ئەی خێرە ئیدانەی ئەرتەشی تورک ناکەی کە لەسەر ئەرز و ئاوی ئەم هەرێبەی تۆ چەکی قەدەغەکراو بەکارێنە بەرامبەر بە هێزێکە بەرگری لە پرسینەتەوەی و نیشتیمانی ڕاستەقینەی گەلی کوردەکات. ئەمەش خەرە ئەو لاوە ئەگەر تۆ ئەمەد بەکردەیەکی تاوانکاری پێ ئەژمارە ئەی خێرە تەواجودی ئەو هەموو بنکە و بارەگا سەربازی و هەواڵگیری ئەرتەشی تورک کە بە شێوەیەکی نایاسایی و ناڕێگە پێدرا و لەسەر خاکی ئەم هەرێمی کوردستان و باکووری عێراق بەگشتی وجودی هەیە نوتقی لێ بڕاوە. ئەی بۆ قسە لەسەر ئەمە ناکەی. ئەرتەشی تورک لەسەر چه ئەساسێک تێگەی لە هەرێمەکەی منە بە قوڵایی 260-270 کیلۆمەتر بوو وجودی هەیە و بنکە و بارەگا و تاوەرەکانی چاودێریکردن بەدا ئامەزرێنێت و دژایەتی پرسە نێخۆیەکانی خۆی ئەکات لە دەرەوەی جوغرافیای سیاسی خۆی، بەڵام تۆ بێدەنگی لە ئاستیە. ینی پرسیاری جدی ئەمەیە. ینی ئەگەر ئێمە بە پێی ئیتفاقی ئەمنی ڕابردووی عێراقیش قسە لەسەر مەوزوع بکەین، وەزیری خارجی عێراقی کە فواد حسێن لەم ڕۆژانەیەوە لەسەر پشی پارتی ئەم خاوەنی ئەم پۆستەیە خۆی ئەڵێ ئیتفاقی ئەمنی بینی عێراق و تورکیا کە لە ساڵی 1964 نووسراوەتەوە ئەسڵەن بۆ ئەوەیە کە بە قوڵایی 5 کیلۆمەتر هێزەکانیان بچێتە ناو خاچی ئەوی دیکەیانەوە بۆ ڕاوەدونانی نەیارەکانیان. بەڵام ئەمەش مەرجی تیا بووە و مەرجەکەەوە بۆ کە تۆ ئەبێ لایەنی بەرامبەر پێش ئەوە بە 72 سعات ئاگدارکەی و ئەو ئۆپەراسیۆنشی کە ئەنجامی ئەدەیت نابێت لە 72 سعات دواتر بخایەنێ زیاتر بخایەنێ و ئەم ئیتیفاقەیە لە ئەساسا بۆ ماوەی ساڵێ بووە. ئێستا خێرە ئەمە بوو بە ینی لە 84 بۆ ئێستا چەند ساڵەکە کاکە
يعني خێرە ئەمە ئیتر بوو بە پەڕێ قورعان و کەس مافی ئەوەی نەما دەستکاری بکات و کەس مافی ئەوەی نەما ڕەخنەی لێ بگرێت بەڵام بەپێی خزمەتکردن بە ینی استراتیژێتی حیزب بۆ بەرگریکردن و پێداگیری لەسەر مانەوەیکی ناڕەوا و نایاسایی و نادەستوری خۆی بەسەر فەرمانڕەوایەتی ئەم هەرێمەیە و لەو لاشەوانەیە بۆ پاساودانەوەی ئەجندایەکی داگیرکاری کە ڕوئیە و تێڕوانینی ئەم ستاتۆیە بنیادنانەوەی عوسمانی نوێیە لە کاتێکا کە ئەمە ئەگەر بەپی هەموو ئەو پێوەرە نێودەوڵەتیانە کە بوونیان هەیە و بەپێی هەموو ئەو پێوەرە هەرێمایەتیانەی کە بوونیان هەیە لە ڕێکەوتن و لە پەیمان نامەکانیشا ئەمە پێشێرکردنێکی ڕاستە و خۆی سیادە و سەروەری وڵاتێکە بەدڵنیاییەوە ینی پەدەکە لەگەڵ تورکیایە نەک ڕێکەوتنێک ئەتوانین بڵێن چەندین ڕێکەوتنی هەیە ڕێکەوتنی هەیە بۆ پێداگیری لەسەر مانەوەی ئەم بنەماڵەیە بە ناوی فەرمانڕەوایەتی و بەسەر باشوورە ڕێکەوتنی هەیە بە ناوی گرێبەست و ئابووری سربەخۆوە بۆ بە هەڕاج و بە تاڵانبردننی سەرۆت و سامانی سەرزەوی و ژێزەوی ئەم وڵاتە بۆ ماوەی 50 ساڵ ڕێکەوتن هەیە بۆ ئەوەی کە سامانی غازی سروشتی ناوچەی چمچەماڵ و کۆرمەڵ و ئەمانە بکرێتە جێگیرەوەی غازی رووسیا وەکو ئەوەی کە لە دوای قەیرانی ئۆکراینەوە سەری هەڵداوە و لە دەرەوەی خاوەنددارێتێکی فیدرالی لەم پرسە چونکە غاز و نەوت سامانی سروشتی سامانی گەلێ عێراق بەپێی دەستور بەگشتی و ئەمە پرسێکی سیادیە لە دەرەوەی یاساوی نەوت و غازی فیدرالی ناتوانانی تۆ دەستی بۆ بەریت و ئەوەشی کە لە ماوەی ڕابردووە دەستی بۆ براوە بەرەنجامەکەیمان بینی کە دادگای فیدرالی یەک یاساکەی بەنا دەستوری ناسان دوو داوا ئەکات کە سەر لە نوێ پێداچوونەوە بکرێت لەلایەن وەزارەتی نەوتی عێراقیەوە بە هەموو ئەو پرسانەی کە پەیوەندی بە دۆزینەوە و دەرهێنان و هەناردەکردنی سامانی سروشتیەوە هەیە لەبەرەوە کاتێککە تۆ هەمووی دوو مانگ نابێت دادگای فیدرالی ئەم بڕیارەی لەسەر تۆ داوە لەسەر چه ئەساسێک دەیتەوە جارێککە لە دەرەوەی ئیرادەی فیدرالی کە خۆت بەشێکی لە پرۆسەکە لە پێگەێنانی حکوومەتی فیدرالی دەیت بە تێوەگلان لەگەڵ استراتیژێتە هەرێمایەتەکەیە و بە تەسلیم بوون بە ئەجندای داگیرکاری حکوومەتی ئەنقەرە جارێککە دەتەوێت بیت فشار لەسەر لایەنەکانی تر کە بەشدارن لە پێکەنانی حکوومەتی هەرێمان لەگەڵتاوە لەسەر و هەمیانەوەی چێتی نیشتیمانی فشاری بۆ بێنی بۆ ئەوەی کە گازی سروشتی ناوچەکانی زۆنی سەوز ینی ڕەغمەن عن ئیرادەی یەکێتیش هەناردە بکەیت بۆ تورکیا و لە تورکیاشەوە بۆ ئەوروپا بۆ ئیسرائیل بە حکمەوەی کە ئەم کابینەی مەسرور بارزانی شکست خواردووترین کابینەیە بە درێژایی مێژووی ئەم حکوومەتە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە و هیچ کابینەیەکی تر بەقەدەر ئەم کابینەیە دەرگیری قەیران و نادادپەروەری و ناڕەوایەتی ستەم نەبووە چونکە ستەمی ئەم کابینەیە هەموو سێکتەرەکانی ژیانی ئەم کۆمەڵگایی گرتوۆتەوە باشە و قەیرانەکانی ئەم کابینەیە هەموو سێکتەرەکانی ژیانی ئەم کۆمەڵگایی گرتوۆتەوە لەبەرەوە ئەتوانین بڵێن بەپێی ئەم پێوەرە ئەم کابینەیە کابینێکی شکست خواردووە مادام ئەم کابینەیە کابینێکی شکست خواردووە و لە لێدوانەکانی خۆیانەوە باس لەمە ئەکرێت نەک بەتەنیا ئێمە بێڵێن باشە بۆ تەمایی ئەوەی کە بەردەوام لایەنەکانی دیکە گلەییان هەبێ ناڕزایەتیان هەبێ لەسەر ئەدای ئەم حکوومەتە و مشکلیان هەبێ لەگەڵ ئەدای ئەم حکوومەتەوە تا بە ئاشکرایی بینین چەندین جار لێدوان درراوە کە گوایە علاساس ئەم کابینەیە سزای دەڤەری سلێمانی ئەدا من وا ناڵێم ئەو هێزولایەنانەوە ئاڵێن کە خۆیان بەشدارن لە پێگەێنانی ئەم کابینەیە ئەمە وای کردووە کە مەسەرەن یەکێتی تەحەفوزێک پارێزبندیەک لەسەر مامەڵە لەگەڵ ینی بڕێکارە کارژێڕی و وزاریەکانی ئەم کابینەیە دابنێت و دوای ئەوەی کە بڕیاری دادگای فیدرالیش لەبارەی نادەستوری بوونی یاسای نەوت و غازەوە دەرچووە ئەوەی کە تێبینی ئەکرێت لە لێدوانی فەرمیە یەکێتی نیشتیمانی باس لەوە ئەکات کە ئەو لاری نییە لە ڕێگەی تورکیا و غازی سروشتی هەناردە بکرێت بەڵام بە مەرجێک لەسەر ئەساسێکی فیدرالی بێت و یاسای نەوت و گازی فیدرالی دەربچێت و حکوومەتی فیدرال وەکو ئەوەی کە ئەم پرسەپرسێکی سیادیە مامەڵەی لەگەڵا بکرێت و لە ژێر چاودێری حکوومەتی فیدرال و ڕەزامەندی حکوومەتی فیدرالا بێت منیش بەش بە حاڵی خۆم بەکارێکی باشی زانم بۆ لەبەرەوەی
ئەو ئەساسە دەستوری کە حکمی ئەم پرسە ئەکات ڕەوایەتی داوە بە حکوومەتی فیدرال بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسەیە ڕەوایەتی نەداوە بە حکوومەتی هەرێم یاخود بە پارێزگاکان بۆ لەبەرەوەی کە دەستوری هەمیشەیی عێراق هەم بە سیستمی فدرالی وەرگرتووە هەم بە سیستمی لامەرکەزی کارژێڕیشی وەرگرتووە نەک بە سیستمی لامەرکەزی کارژێڕی و دارایی بەڵام ئەگەر تۆ بیت ئەم مەسەلەیە وردکەیتەوە ئیداراتی مەحەلی پارێزگاکانیش و هەرێمەکانیش ئەتوانن داوا لە حکوومەتی فدرال بکەن بۆ ئەوەی کە ئەگەر ئەو پرسانەی لە ڕووی سیادیەوە پەیوەندی بە دەسەڵاتەکانی حکوومەتی فدرالەوە هەیە لە ڕێی ئەوانەوە بێ بەڵام کاردانەوە بێ بۆ چارەسەرکردنی گرفتە کارگێڕێنەوە خۆی و لۆکاڵەکانی ئەو هەرێمانە و ئەو کانتۆنانە من پێم وایە یەکێتی تێڕوانینەکەی فراوانترە لە پارتی بۆ ئەم مەسەلەیە ئەمە یەک دووهەمیان یەکێتی ئەیەوێت بە ئەندازەی پێویست مراعاتی ئەو بەشداریە بکە کە لە هاوبەشی سیاسی نیشتیمانی عراقیە هەیەی و بەشێک لە پێگەنانی حکوومەتی فدرال وەلامان کاتیشا ئەوێ ڕێزێک لەو دان پێدانانە دەستوریە بگرێت کە کورد بەشی هەرستەرێکی بۆ لە نووسینەوەی دەستوری هەمیشەیە ئەگەرچی ئەو دەستورە تا ئێساش ئیشکالێتی هەیە و زۆرێک لە مادەکانی ینی قابلی تەفسیرە قابلی تعدیلەوە إلى آخره ئەمانەی هەموو تایە بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە ئەوەی کە گرنگە ئەوەیە یەکێتی ینی ئەزمونێکی هەیە لەگەڵ شکستی ئابووری سربەخۆ و بە تاڵانبردنی نەوت و هەڕاجکردنیە ئەترسێت ئەم پرسی غازەش بەنەوەک لە نەوەکان ئەمەی لێبێت هەرچەنە هەڵوێستێکی یەکلاکەرەوە بەدی ناکەیت بەڵام دەنگی ناڕەزایەتی و ئەو تەحەفوزەی کە لە ناویشێتی و بەدی ئەکرێت ئەیەوێ بڵێت ئەگەر بڕیار بێ مامەڵە بە گازی سروشتیەوە بکرێت پێویستە وەکو پرسینەوت مامەڵی پێوە نەکرێت کە تاکو ئێستا لەژێر هەیمنە و هەژمونی پارتی و حکوومەتی ئەنقەرەیە بەڕێوە ئەچێت و جگە لە دەسەڵاتی مەسەرەن خێڵ و بنەماڵی زاڵ بەسەر حتا تەنانەت پەدەکەیە هیچ کەسێشکە ئیسفادەی لێ نەکردووە تەنانەت بە خەڵکی ناو پەدەکە خۆشیەوە پێم وایە پارتی بۆ بە یەک بەڵای گەورە بەسەر ستاتوی ئیداری و حکومی ئەم هەرێمەوە ئەمە یەک ینی نەڕێگە ئەدا مامەڵەیەکی دیموکراسی و پەرلەمانی و ڕاستەقینە لەگەڵ ئەزمموی حکومڕانی ئەم وڵاتەیە بکرێت و نە ئەوەشە بتوانێت بە شێوەیەکی تەندروست لەسەر ئەساسێکی دەستوری و لەسەر ئەساسێکی فێدرالی و لەسەر ئەساسێکی هەم دیموکراسی و پەرلەمانیش کەوکەوەی کە تەعریفێکی دەستوریە بۆ سیستمی حکومڕانی لە عێراقا بتوانێت قیادەی فراکسیۆن و ماڵی کوردی بکات لەناو حکوومەتی فدرالیشە یعنی ئەو ئیشکالێتی کە ئەم هێزە هەیەی ئیشکالێتە لەگەڵ ئەساسیاتی دەستوریە ئیشکالێتی هەیە لەگەڵ ئەساسیاتی پرۆسی هاوبەشی نیشتیمانیە ئیشکالێتی هەیە لەگەڵ ئەساسیاتی فدرالی پرسە ئابووری و کللتوری و کۆمەڵایەتەکانی گەلانی عێراقا ئیشکالێتی هەیە لەگەڵ نظامی سیاسی عێراقیە بە دوو خیتابی زۆر جیاواسەوە مامەڵاکات لە عێراق مزایدەی عێراقچێتیمان بەسەرئاکا و لە هەرێمی کوردستانە ئێتیهاممانەکە بە جارسیغە و بە عێراقچی و نازانم چی ئەمانە ئەمی زیواجێتە ئەم پارادۆکسانە لە بیرکردنەوە لە مەخێلەی سیاسی ئەم حیزبەوە و هەروەها لەسەر ئاسی هەرێمیش ئەو دەرگیربوونەی کە لەگەڵ ئەجێندا ئیقلیمەکانە هەیەی لە پێناو پارێزگاریکردن لەمانەوەی خۆیان چونکە لە بیرمان نەچێت ئەم هێزە بەردەوام ئەگەر پشتی بە هێزێکی داگیرکاریەوە نەبوو بێ نەیتوانیەوە بەرگری لەمانەوەی خۆی بکە بۆ لەبەرەوەی هێزێکە ینی لە خودی خۆیان هێزێکی کۆنزەرڤاتیزمە هێزێکی عقایدیە هێزێکە بڕوای بە پرەنسیپە عەشایەرەکان و داکۆچیکردن لە قوچێتی خێڵ و بنەماڵە و ئەم مەسائلانە هەیە لەبەرەوە ئەمانە لە ناو ممارەسەکردنی پرۆسی سیاسی مەدەنی و دیموکراسیا جێگەی نابێتەوە و ئەگەر بەکاریشی هێنابێت تەنها بە خاتری خزمەتکردنی ئەو وجودە ستەمکاریەتی کە ینی هەمومان نەزانین بەشێکی هەر ئەساسی بووە لە کۆی ئەو شکستانەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بەسەر باشوورە هاتووە بەگشتی و بەسەر خاوەنددارەتی لە پرسینەتەوەی و نیشتیمانی کوردستانە هاتووە بەگشتی و بەسەر ینی تۆخکردنەوەی ململانێ و کێشمە تەنانەت هەرێمایەتیەکان و فێدرالیش هاتووە بەسەر کورداوە من پێم وایە ئەگەر ئەم هێزەوە بکات ئەو کاتە ینی هەموو پاساوێک ئەدا بە نەیارانی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسی کوردستانەکانی ناو ئەم قەوارەیەش کە وەکو لە ماوەی ڕابردووە لە ئەجەندە و لە استراتێژیەتی بەعسا ئێتیهامەکراین ببین بە خەڵکێکی جوداخواز و خەڵکێکی تێکدەر و خەڵکێکی ئاژاوەچی بیاخی و دوجار ئەمە مۆدلێک لە ینی سیستمی سیاسی حکومڕانی لە حکوومەتی
فدرالە بێنێتەکایەوە کە لە ئەساسەوە ئیتر سەرلەبەری ئەوەشی کە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی شایستەییەوە لە ڕووی خەبات و تێکۆشان و شۆڕشی دەیان و ساڵەی ئەم گەلەوە بەرهەم هاتووە هەر هەمووی زەربی سفر بکاتەوە و سەر لە نوێ ینی دۆخەکە بەرێتەوە ئاستێک کە ئیتر نازانین ئایندەی ئەم گەلە وە چارەنووسی ئەم گەلە بەچی ئەگەێنێت پێم وایە ئەمە ئیتر ئەو خۆکوژەیە کە ماڵی مەلا مەسەفا بەرامبەر بە خاوەندارەتی لە پرسیینەتەوەی و نیشتیمانی کورد نەک لە باشوورە بەڵکو لە خۆرهەڵاتە بەرکو لە خۆر ئاوایە بەرکو لە باکووری کوردستانیشە دەستیان داوەتێ.